ڕێکخراوی GIZ بە هاوکاری ماڵی داهێنانی سولی لە هەفتەی کارسازی جیهانی چەند چالاکیەکیان بۆ خاوەنکارە بچووکەکان ڕێکخست. دامەزرێنەری ماڵی داهێنانی سولی ئەڵێت لەم هەفتەیە چەندین وەرکشۆپیان بە ئامادەبوونی ڕاوێژکاران و کەسانی شارەزا و بە ئەزموون بێ بەرامبەر بۆ ئەو کەسانە ڕێکخستووە کە خاوەنی کاری بچووک و خاوەن بزنسی خۆیانن. ژمارەیەک لە خاوەنکارانی سلەیمانین لێرە لەگەڵ ژمارەیە کەسانی پسپۆڕ و شارەزا و ڕاوێژکار گفتوگۆ دەکەن لەسەر بەرەو پێشبردن و فراوانکردنی کارەکانیان. یەکێکە لە بەشداربووانی ئەم سیمینارە ڕاوێژکاریە کە خاوەنکاری خۆیەتی لە بواری دارتاشیدا. بە گرنگیەوە باز لە سیمینارەکە دەکات و بە دەرفەتێکی گرنگیشی دەزانێت کە لەم ڕێگەیەوە ئەو کێشە و گرفتانەی دێتە ڕێی چارەسەری بکات. بە دڵنیاییوانێ زۆر گرنگە ئەم جۆرە چالاکی و وەرکشۆپانە لەبەرەوەی کە هەم من و هەم ئەوانەی تقریبەن کە لێرن سەرەتان لە بوارەکەی خۆیانە ئەکرێ کۆمەڵێک کێشەمانە بێت لەلایەنی ئیداریەوە لەلایەنی سوشال میدیاوە لە کۆمەڵێک لایەنی ترەوە کە ئێمە ڕنگ بێ پێی پێنەبین کۆمەڵێک ڕاوێژکار لێرە هەیە کە ئێمە ڕاستەوخۆ ئەتوانین قسەیان لەگەڵا بکەین لەکوێ بزنسەکەمان کێشەی هەبوو لە شوێنە ڕاوێژمان پێکەن بۆ باشتر بوون. ڕێکخراوی GIZ بە هاوکاری ماڵی دایانانی سولی لە هەفتەی کارسازی جیهانیدا چەند چالاکی و سیمینار و وەرکشۆپ بۆ چەندین گەنج و لاوڕێک دەخات کە خاوەنکاری خۆیانن لە بوارەکانی کارسازی و ژمێریاری و فرۆشتن و چەند بوارێکی دیکە با مانجی زیاتر بەرەو پێشبردننی تواناکانیان و پێشخستنی کارەکانیان. ڕاوێژکاران و ئەو کەسانەی کە توانایان هەیە کە ئامۆژگاری بزنسە بچووکەکان بکەن ئامادەن لێرە و لە هەمان کاتا ئێمە بزنسە بچووکەکانیشمان بۆ هێناون کە بتوانن بەبێ بەرامبەر کاتیان دەست بکەوێت لەگەڵ ئەم ڕاوێژکارانەیە هەرچ پرسیارێکیان هەرچ مشکلێکیان هەیە لە بزنسەکەیانە پرسیاریان لێ بکەن مۆدێڵەکەش بە شێوازێکە هەر 5 دقیقە جارێک بزنسەکە ئەبێ ڕاوێژکارەکە بگۆڕێ بچێتە لای ڕاوێژکارێکی کە ڕاوێژکارەکانیش لە بواری جیاوازان لە بواری بزنسە هەمانە واتە کارسازی لە بواری حساباتە لە بواری فرۆشتنە لە بواری مارکتینە لە بواری براندینە. ئەو ڕاوێژکارانی کە ئەمڕۆ لێرن لە بابەتەکانی دارایی بابەتی دەستپێکردن بەکار بابەتی بازاڕگەری بابەتی یاسایی کە بێگومان بنچینەیەکی سەرەکی کارە بۆ هەموو خاوەنکارێک لەو بابەتانەیە ئەمڕۆمانەوێت هاوکاری کارسازانی سلێمانی بکەین تاوەکو بەرچاوڕوونیان هەوێست لەسەر ئەو بابەتانی کە باسمان کردو کۆمەڵە بابەتی تریشکە گرنگە بەلای خۆیانەوە. ڕۆژانی حەڤا تا 23 تشرینی دووەمی هەموو ساڵێک بە هەفتەی کارسازی جیهانی ناسراوە کە زیاتر لە 190 وڵاتەیدا بەشدارن و ئەو یادا دەکەنەوە. لە شاری سلەیمانیش ساڵانە کۆڕ و سیمینار و وەرکشۆپ ئەنجام دەدرێت و ڕێکخراوی GIZ بە هاوکاری ماڵی دایانانی سولی لەم هەفتەیەدا چەندین چالاکی بۆ خاوەنکارە بچووکەکان ڕێک دەخەن لە بوارەکانی کاڵاکەسیەکان و بەکارهێنان و سوودوەرگرتن لە زیرەکی دەستکرد و چەندین بواری دیکە. هێمن کەمال کورسات نیۆز سلەیمانی. ئەمەوێ زیاتر باسی ماڵی داهێنانی سولی بکەم و ئەو بەرنامە و پرۆگرامانە کە بۆ گەنجان و بۆ خاوەن بزنسە بچووکەکان هەیەە بۆ مەبەستەش ڕاوێن ڕزگار بەڕێوەبەر و دامەزرێنەری ماڵی داهێنانی سولی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی زۆر بەخێراتن. ڕاوێن خان ماندوونە بن سەرەتا باسی وەرکشۆپەکەتانمان بۆ بکەن ماوەی 2 ڕۆژی ڕابردوو وەرکشۆپێکتان هەبوو پێمان بڵێن ئەوە چۆن بەڕێوە چوو ئامانج لێی چی بوو و چەند کەس بەشداری تیا کرد. بەڵێ عادەتەن ساڵانە لە هەفتەی حەڤا بۆ 23 مانگی 11 لەسەر ئاستی جیهان هەفتەی کارسازی جیهانی هەیە واتە لە 190 وڵات زیاتر کار لەسەرەوەکەن کە ئەم هەفتەیە زۆرترین چالاکی بۆ کارسازان بکەن. ئێمەش لە عێراق وەکو بەشێک لەم بزوتنەوە جیهانیە بە خۆشحاڵیەوە بە هاوکاری کۆمپانیای ئاسیاسێل و لە هەمان کاتیشە هاوکارەکانی ئاژانسی GIZ ئەڵمانی توانیمان کۆمەڵێک وەرکشۆپ پێشکەش بە کارسازان بکەین لەوانە دەستمان پێکرد بە یەکەم وەرکشۆپ لە هەڤەی مانگە کە ئیشمان لەسەرەوە کرد چۆن وا بکەین کارسازەکان بابەتی ژینگەی بکەنە ناو کارەکانیانەوە بۆ ئەوەی کە زیاتر پارێزگاری لە ژینگە بکەن و وەرکشۆپی دووهەممان ئیشمان لەسەرەوە کرد کە کۆمەڵێک ڕاوێژکاری بەتوانە لە بوارەکانی جیاوازە لە بواری دارایی لە بواری مارکتین لە بواری فرۆشتن لە بواری بزنس و کارسازی کار بانک بکەین بۆ ئەوەی کە بەیەکەوە کاتێکیان بۆ تەرخان بکەین لەگەڵ خاوەنکارەکانە کە خۆیان لە کاتی تراڕەنگە ئەم کارە بەبێ بەرامبەر نەکەن بەڵام ئەمە توانیمان لە یەک شوێنە کۆیان
بکەینەوە و کات بین بە کارسازەکان کە ئەو ئاستەنگانە و ئەو بربەستانی هەیەنە لە کارەکانیانە لە نزیکەوە لەگەڵ ڕاوێژکارەکان باسی بکەن و ئەوانیش یارمەتیان بن و ئامۆژگاریان بکەن. باشە ئەگەر گەنجێک ئێستا سێری بەرنامەکەی ئێمە بکە ئەم پرسیارەی دوایی زۆر بۆ ئەو سەرنج ڕاکێشە بێت. مانگی 12 ئەگەر هەڵە نەبم پرۆگرامێکتان هەیە 80 کەس وەرئەگرن 50یان پشگیری دارایی ئەکرێن. باسی ئەو پرۆگرامەمان بۆ بکەن ئەمە چۆن خەڵک ئەسڵە نەتوانێت وەربگیرێت لەو پرۆگرامە و ئەبێت چ تایبەتمەندیەکی هەبێت. بەڵێ بە خۆشحاڵیەوە بە هاوبەشی لەگەڵ ئاژانسی جیئزێتی ئەڵمانی و بە پاڵپشتی وەزارەتی فیدراڵی ئەڵمانیا بۆ هاوکاری ئابووری و پەرەپێدان کارمان کردووە لەسەر پرۆگرامێک کە ناومان ناوە داهاتوویەکی سەوز و دیجیتال لەبەرەوەی وەکو خۆمان دەزانین ئێستا لە هەموو دنیاە کار لەسەر بابەتی ژینگە و بابەتی دیجیتال دەکرێت تەنانەت تا ئاستی AI بۆیە ئەم پرۆگرامە بە باشمان زانی کە خاوەنکارەکان ئەوانەی کە خاوەنکاری بچووکن هەم لە شارەکان هەم لە شارۆچکەکانیش بتوانن بەشدار بن لەم پرۆگرامەیە کە پرۆگرامەکە لە سەرەتاوە بە 5 ڕۆژ ڕاهێنان دەست پێ ئەکا لە شاری سلێمانی لە شاری دهۆک لە کۆیە ڕانیا لەگەڵ کەلار لەم 5 شوێنە 80 کارساز وەردەگرین و ئەم 80 کەسە هاوکاریانەکەین بە 5 ڕۆژ ڕاهێنان بۆی چۆن بتوانن بابەتی ژینگە و بابەتی دیجیتال بکەنە ناو بزنسەکانیانەوە لە کۆتایی 5 ڕۆژەکەیە ئیش لەسەرەوەکەن کە پلانی کاری خۆیان بەرەو پێش بەرن و لە هەمان کاتا ڕاوێژکاری خۆیان ئەبێت کە بە هەمان شێوە 25 کاتژمێر ڕاوێژکاری وەرەگرن تەنها خۆیان لە کۆتایی ڕاوێژکارەکانیانە لەم 80 کەسە 50 کەسیان هاوکاری دارایی وەرەگرن کە هاوکارێکە بۆ ئەوەیە کە زیاتر بتوانن گەشە بە کارەکانیان بن و پەری پێ بدەن و تەنانەت بتوانن کارمەندی کەش بخەنە سەر کار لەگەڵ خۆیانە. ئێستا ینی وەرگرتن کراوەیە ئەتوانن لە ڕێگەی سوۆشیال میدیاکانی خۆمانەوە فۆرمی بەشداریکردنمان بڵاو کردوتەوە کارسازەکان دەتوانن فۆرمەکە پڕکەنەوە بە خۆشحاڵیەوە تا ئێستا نزیکی زیاتر لە 385 کەس کارساز لە شار و شارۆچکەکان فۆرمی بەشداریکردنیان پڕ کردوتەوە و ئێمەش دەستمان کردووە بەوەی کە زۆر بە وردبینی و بە شێوازێکی ئەوەی کە مافی کەس نەخورێ ینی مقابلی کەسەکانەکەین و دڵنیابین لەوەی کێ زۆرترین سوودمەند ئەبێ لەم پرۆگرامە و هەوڵەدەین ئەو دەرفەت بین بۆ کەسانی کە پێشتر هیچ هاوکاریەکی داراییان وەرنەگرتووە. باشە ڕاوین خان هاوکاریە داراییەکە چەندە؟ لە بینی $4,000 بۆ $5,000. باشە پرسیارێکی ترمەوەی ڕاوین خان هیچ داتایەکتان لەبەردەستە بە نزیکەی ئێوە لە ساڵی 2022 گەر هەڵە نەبم دامەزراوە ڕێکخراوەکەتان بە نزیکەی تقریبان ساڵانە پشگیری چەند گەنجتانگرا ڕاهێنانتان بۆ چەند گەنج کردو بە باشتر بڵێ. لە ساڵی 2022 تاکو ئەم کاتە زیاتر لە 900 گەنج بەشداری پرۆگرامەکانی ئێمەیان کردووە کە ئەتوانم بڵم بە خۆشبەختانە لە دوای 3 مانگ لە بەشداریکردنیان لە هەر پرۆگرامێکی ئێمەیان نزیکی زیاتر لە 56یان توانیمیانە یان دەرفەتی کار بدۆزنەوە لە بازارە یا خودت دەست بکەن بە کاری خۆیان و بزنسی خۆیان دابمەزرێنن هەندێکیان تەنانەت ئێستا کارمەندی خۆیان هەیە و ڕۆژانە کارەکانی خۆیان بەڕێوە ئێستا نمونەی واتان هەیە کە بۆ نمونە لە لای ئێوە دەستی پێکرد بێت و ئێستا لە بازاڕی کارا بێ و سەرکەوتوش بێت. بەڵێ بێگومان پرۆژەی هایدرۆلایف هەیە کە پرۆژەی بە دیجیتالکردنی بواری کوشت و کاڵە کە ئەم ئێستا تەنانەت کارمەندی هەیە لە ناو بازارە پرۆژەی سولی سایکلمان هەیە کە جیهازی ڕیسایکلینەکانە ئەویش بە هەمان شێوە ئێستا کارمەندی خۆی هەیە لە ناو بازارەکە. سپاس بەڕێز ڕاوین ڕزگار بەڕێوەبەر و دامەزرێنەری ماڵی داهێنانی سولی سپاس کە لەگەڵمان ئامادە سپاس بۆ تۆش.